بەهۆی خەمساردی و خۆدزینەوەی ئەنجومەنی وەزیران لە پەسەندکردنی ڕێنمایی جێبەجێکردنی یاسای ژمارە 3 تایبەت بە گەڕانەوەی زەویزاری زوتیاران یاساکە بووە بە مەرەکەبی سەرکاغز چونکە بە پێی دستوری عێراق تا ڕێنمایی جێبەجێکردنی یاساکە پەسەند نەکرێت یاساکە بۆ دام و دەستگا دامەزراوەکانی دەوڵەت پابەند نییە. ئەمەش بووەتە هۆکاری درێژەدان بە جێبەجێکردنی بڕیارەکانی ڕژێمی بەعسی لە ناوچوو لە داگیرکردنی زەویزاری کوشتتوکالی جوتیارانی کورد و تورکمان. بۆ نمونە یەکەم تا ئێستا فەرمانگەی کوشتتوکالی کەرکووک بەردەوامە لە نوێکردنەوەی گرێبەستی عەرەبە هاوردەکان لەسەر زەویزاری جوتیارانی کورد و تورکمان. دووەم تا ئێستا دادگای کەرکووک بەردەوامن لە وەرگرتنی سکاڵای عەرەبە هاوردەکان کە سکاڵا لە جوتیارانی ڕەسەن تۆمار دەکەن بە پاساوی ئەوەی ڕێگەی بەکارهێنانی زەویەکان پێ نادرێت کە ڕژێمی بەعس پیان بەخشیون. سێەم لە هەمووی مەترسیدارتر هەردوو وزارەتی شارەوانی و بەرگری عێراق لە چوارچێوەی پرۆژەی ئیسکان عەسکەری بەنیازن کۆمەلگایەکی نیشتەجێبوون دروست بکەن بۆ سەربازان و ئەفسەرانی سوپای عێراق لەسەر تەواوی ڕووبەری زەویەکانی تۆپزاوە و ترکەلان کە ڕووبەریان بە زیاتر لە 2000 دوێنم زەوی دەخەملێندرێت و بڕیارش بۆ دەرکراوە.